هاوڵاتیانی خۆشەویستی شاری کەرکووک، من شاهۆی نەجم کەرکووکیم لەسەر لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان بە ژمارە 2 کاندیدم بۆ پەرلەمانی عێراق. ئامانجی سەرەکی من وەک کوڕە پێشمەرگەیەک تەنها خزمەتکردنی شاری کەرکووک و خەڵکە بە ئەمەک و قوربانی دەرەکەیەتی و لە ماوەی ڕابردوو کارەکانمان شایەتی ئەوەن کە بە شانازیەوە لە هەموو بوارە جیاوازەکاندا خزمەتکاری ملەتی خۆمان بووین. هەڵگری بڕوانامەی بە کالیرۆسم لە بوارەکانی ئیداری و سیاسەتدا شارەزاییم هەیە و دەمەوێت ئەزمموی خۆم بۆ پەرلەمانی عێراق بگوازمەوە و لەوێ خزمەتی میلەتەکەم بکەم. پێشمەرگە ئاسا ببمە بەرگریکاری ماف و داواکاریەکانتان. دەنگدەرانی ئازیزی شاری کەرکووک، ئێمە لە کەرکووک لەگەڵ خەم و ئازارەکانی خەڵکی خۆمان ژیاوین. هەر لە ئاوارەی و داگیرکردنی زەوی و قەدەغەکردنی زمان و ڕوبەڕووبوونەوەی ستەم و زۆرداریەوە بگرە تا دەگاتە قوربانیدان لە پێناو خاکی کەرکووک و گەلی کوردە. بنەماڵەکەی ئێمە چەندین شەهید و قوربانیدا و هەمیشە لەبەری خەڵکا بووە. بۆیە پشتیوان بەخوای گەورە منش دەبمە نوێنەرێکی ڕاستەقینەی کەرکووک و کەرکووکیەکان لە پەرلەمانی عێراق. با بەیەکەوە دەست لە ناو دەست بچینە سەر سندوقەکانی دەنگدان بۆ سەرکەوتنی لیستی 275 سەرۆک بارزانی، بۆ گەشانەوە و ئاوەدانی و خزمەتکردنی کەرکووک و کەرکووکیەکان لە پەرلەمانی عێراقدا. چاوم لە پشتیوانی و هیممەتی دەنگی ئێوەیە. براتان، شاو نەجم کەرکووکی کاندیدی ژمارە 2 لەسەر لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان.